دەست خۆش لەنا زۆر سپاس ئەوەی کە بینیتان ئەوە میوانەکانی منیش پێشتر ئێستا میوانەکەی ڕێنازی هاوکارشم کە باسی چاپکردنی کتێبی کرد باسی ئەوەیان کرد کە باج و گومرگی سەر هاوردەکردنی کەرەستەخاوەکانی چاپخانەکان زۆرە لە بەرامبەرە باج و گومرگ لەو کتێبانە وەرناگرێ یا شتێکی ڕەمزی زۆر کەم وەرەگیرێ کە لە دەوەرەوە چاپەکرێن و ئێهێنرێنەوە ئەنجا ئەمە زۆر باشە کە لەگەڵ کەسێکا باسی ئەم بابەتەکەین کە لایەنی پەیوەندیدارە و ئاگای لەو دۆخێ و ئەتوانێت وەڵاممان باتەوە. بەڕێز مامۆستا شیروان عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستان. مامۆستا بەخێرەی. من لە پرسیارێکی زۆر سادەوە دەست پێ بکەم. زۆر جار وەزارەتی کشتوکاڵ داوا لە وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکانی ترەکا بۆ منە هاوردەکردنی تەماتە قەدەغە بکە یا باجی بکاتە سەر هاوردەکردنی هەر بەرهەمێکتری لەم شێوەیە. ئەمە لە پێناو پاراستنی بەرهەمی ناوخۆیایە. ئێوە وەکو لایەنی پەیوەندیدار وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتیەکەی جەنابە چ پەیوەندیەکتان بەم لایەنەوە هەیە و چیتان ئەتوانن چی بکەن بۆ ئەوەی ئەم بابەتە ڕێکخەنەوە؟ پێم وانییە کێشەیەکی وا گەورە هەبێ لەوەی کە نووسەرێک ئەگەر بەرهەمەکەی خۆی لە دەرەوەی وڵات چاپکە چەند سەد دانەیەک لە سنوورەکانەوە بێنێ بۆ هەرێمی کوردستان کێشەی گومرجی هەبی ئەستەن گومرگ لەسەر هێنانە ژوورەوەی کتێب نییە بە نسبێ بەو نسبە کەمەی کە نووسەرێک چاپی دەکات. کێشەکەیان لەوەیە لەسەری نییە ئەوانیانەوێت گومرگ و باجی لەسەر بێ بۆی نووسەر و دەستگا چاپەکان مەجبور نەبن بیبێنە دەرەوە چاپ بکەن لە ناوخۆ چاپ بکرێن. ئەوە لە ڕابردوو تەبعاً بەپێی وەزعی ئابووری هەرێمی کوردستان و بەتایبەت ئەو وڵاتانەی کە نزیکن لە هەرێمی کوردستان وڵاتی ئێرانە و شارەکانی تری عێراقە و تورکیایە سووریا بوو تا ئێستا ناوە یعنی هەندێک گرفت بەرگوێمان دەکەوت کە بەڕاستی نووسەرەکانمان پێیان باش بوو بە دوای کوالێت و بە دوای هەرزانیەوە وانە تۆ دەتەوێت کاڵایەک بکڕی کوالێتێکی باش و هەرزان لەکوێ دەستکەوێ لەوێ دەیهێنی بەتایبەت ئێستا سنوورەکان کراوەیە مەسەرەن تۆ بە ئازاری دەتوانی سەفەر بکەی بۆ وڵاتی ئێران بۆ سووریا بۆ وڵاتەکانی شارەکانی تری عێراق بۆ تورکیا لەو حاڵەتانە هەندێک لە خاوەن چاپخانەکانی ناوخۆیی گلەیان هەبوو کە بۆچی حکوومەتی هەرێم ڕێگە دەدا نووسەرەکان بچن لە دەرەوە بەرەمەکانیان چاپکن و لە چاپخانەکانی هەرێمی کوردستان نیکەن. وەڵامی ئێمە ئێستم پێم وایە ئەو کێشە نەماوە لەبەرەوەی ئێستا تەنیا وڵاتی ئێران بوو کە بازاڕی ئابووری لە وڵاتی ئێران ئەو کات ساڵانێک پێش ئێستا کەسێک کە دەچوو کتێبێکی چاپ دەکرد بۆی زۆر هەرزانتر دەوەستا لەوەی کە لێرە لە هەرێمی کوردستان چاپکاتن. ئێستا پێم وایە بەو هەڵاوسانە گەورەی ئێستا لە بازاڕی ئابووری ئێران هەیە بواری چاپەمەنیەکانیشی گرتیتەوە بۆیە نووسەرێک ئەوەندە قازاز ناکە ئەگەر لێرە بچێت لە وڵاتی ئێران بەرامەکەی چاپکە. ئەوە زۆر دەگمەن بووە ئێستا تەسەوەر دەکەم بە نسبەیەکی کەم نووسەرەکانمان بچن لە وڵاتێکی تر ئەگەر خۆیان بە دوای جوانی و کوالێتی باشەوە بگەڕێن ئەجینا ئێستا لە هەرێمی کوردستان چاپخانەی باشمانەیە نرخەکانیش زۆر گونجاوە. ئەنجا ئێستا باسی ئەو نرخ و کوالەتی ئەەکەین بەڵام من ئەوەی تێگەشتم ئێوە وەکو لایەنی حکومی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە کێشەکە بە شێوەیەکی گشتی بە کێشەیەکی گەورە نابینن یاوتانەتە دەست بازار دەست کێبڕکەی بازار ئەو بەرهەمانی لە دەرەوە چاپەکرێن لێرە چاپەکرێن کامیان ئەتوانی خۆی سەرمێنێ ئەوە ڕێکی کات خۆی ژمارەیەک لە چاپخانەکان 3 ساڵ پێش ئێستا هاتن بە وەزارەتی ڕۆشنبیری سکاڵایەکیان هەبوو بەڵام سکاڵاکانی ئەوان زۆر تایبەتمەند نەبوو بە ئێمە مەسەلەن داوای ئەوەیان هەبوو کە وەزارەتی پەروەردە ساڵانە کتێب چاپ دەکات بە ملیۆنەها کتێب چاپ دەکات ئەو چاپکردنی منهەجە نەچێت لە وڵاتی دەرەوە بکرێ لە کوردستان بکرێت ئەو کاتە پێمان گوتمان کاکە ئەوانە پەیوەندن بە وەزارەتە معنیەکان ئەوانەی کە بە تایبەتی خوێندنی باڵا مەسەرەن وەزارەتی پەروەردە ساڵانە کتێبی منهەجی چاپ دەکەن ئەوانە بە ملیۆنان چاپ دەکەن ئەوانە دەکرێت خۆتان بچن کۆمەڵەیەک بچن لەگەریان قسە بکەن و نرخ و بازاری خۆتان بخەنە بەردەستیان بۆی ئەوان نەچن دەرەوە لای ئێوە بیکەن بەڵام ئەوەی پەیوەستە بەمە ئێمە ڕاستە خۆ بەرهەمی دیاری کراومان نییە تا بیهینین بیدەینە چاپخانەکانی خۆمان نەیبینە دەرەوە ئەوەی هەیە نووسەرەکانە نووسەریش وەکو باسم کرد
لەبەرەوەی بازار ئازادە سنوورەکان کراوەیە نووسەر حسابی خۆی دەکەی ینی بە شەو نخۆنی و بە ماندیبوون و بە هیلاکی خۆی تا کتێبێک بەرهەمێک حاضر دەکات کە ئەو بەرەمە حاضر دەکات حەز دەکات کەمترین تێچوو هەبێت ئەگەر حکوومەتی هەرێم خۆی بۆی بکە کە لە ئێستادا بەڕاستی ئەو دەعمە لە حکوومەتی هەرێمەوە نەما زۆر کەم بووە یان بابرین نەماوە ئیتر کە لەدەست خۆی بیخۆشی ئازادە لە چێ دەیکاتن مامۆستا شێران بە من لەگەڵ یەکێک لە چاپخانەکان قسم کرد ڕێک بەم نمونەی بۆ ڕوونکردنەوە بۆم کامێرەیە قسەکەم وتی ئەگەر ئێمە ئەم وەرەقە سپیە هاوردە بکەین بۆی شتی لەسەر چاپ بکەین و بڵاویکەینەوە باج و گومرگێ چێتە سەر بەڵام ئەگە لە وڵاتێکی ترەوە بە چاپکراوی ببرێ شتەکەی لێ لەسەر بنووسێ و بهێنرێتەوە کێشەی نێو ئەهێنرێت ئێوە ئەمە چۆن ئەخوێنەوە یعنی ئەمە لە ڕووی لۆژیکیەوە پێدوانیە حەقی خۆیان ئەم داواکانی ئەم گلەیانە حەقی خۆیانە بەڵام ئەو وەرەقەیە بەس بۆ چاپکردنی بابرین بەرهەمێکی نووسەرێک بەکاردێ یان بۆ شتی تریش بەکاردێتن مەسەلەن زۆر جار لە بواری ڕکلامیش بەکاردێ ینی ئێمە دەچێتە بواری بزنسەوە ئەگەر بەس بۆ بەرهەمی نووسەر بێ ئەمە لەگەرتم حەقا ئێمە دەبی پشتوانی بکەن و بەدڵنیاش پشتوانی دەکەن باش ئێستا لەگەڵ میوانەکەی پێشوم باسی ئەم بابەتەمان کرد ئەوەیشێ لەو پێشنیارانەی کە هەیبوو بەگەڕخستنەوەی کتێبخانە حکومیەکانە من ئەوەنەیە ئاگادارم پێشتر زانکۆکان ببرە چاپخانەی ئەوە حکومیەکان زانکۆکان بەشێکیان چاپخانەیانە بوو دامەزراوەکان چاپخانەیانە بوو ئێستا ئەوانە دۆخیان چۆن ئەوەنە ئێوە ئاگادار بن وەڵا کتێبخانە و چاپخانە جیاوازە ئێمە کتێبخانەی حکومی ژمارەیەکی زۆر کتێبخانەمان هەیە لە هەموو شار و شارۆچکەکان و هەر کتێبێکی تازە دەرەچێت نسبەیەک دەدرێت بە کتێبخانەکان و ئەو عرض دەکرێت لە کتێبخانەکان وجودیان هەیە بەنسبەت چاپخانەکان ڕاست دەکەی ژمارەیەک لە موسساتی حکومی خاوەن چاپخانەی خۆیانن ئێستا ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیان و چاپ و بڵاوکردنەوە چاپخانەیەکی خۆمان هەیە تایبەت لە هەولێر بەڵام ئەو چاپخانەیە بەڕاستی ئەگەر حکوومەت داعمینەکەمە ناتوانین بەگەڕی بخەین ینی نووسەرێک کە بەرهەمەکەی دەینێ ئەوە نییە هیچ تێچووی نەبێ وەک خۆت گوتنی وەرەقەی دەوێ عیبری دەوێ کرێکاری دەوێ ئەنەمانە هەمویان تێچوو هەموو ئەوانە نەقستان هەیە هەمووی نەقسمان هەیە ئەمە ئێستا بەڕاستی بەداخەوە یعنی ئەو قسەیان بۆ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمە وانەی لە وەزارەتی دارایی بەرپرسن لە میشە بەڕاستی ئەو بواری چاپکردنی کتێب زۆر 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 فرامۆش کراوە یعنی لە ساڵێکدا بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە خاوەنی چاپخانەی خۆیەتی باوەڕ ناکەم 10 کتاب موافقەی بۆ کرابێ یعنی ئێمە بەڕاستی جێگای باسکردن نییە ڕاستە ئێمە 4 خانەی چاپ و بڵاوکردنەوەمان هەیە لە پارێزگاکان لەسەر ئەرچی پارێزگاکان یان لەسەر ئەرچی بابرێن سپۆنسەر و ئەوانە لایەنی خێرخوا سەندێ جاران ئەم لایەنانەیمە خانەکانی چاپ و بڵاوکردنەوە بەرهەمیان هەبووە مەسەلەن هەندێک جار لەسەر ئەرچی خۆشیان کردویانە مەسەلەن بۆ نمونە بەڕێوەبەرایەتی سۆرانمان لە ماوەی 6 مانگ بۆ 7 مانگ نزیکەی 30 کتێبی چاپ کردووە لەسەر ئەرچ خۆی بەڵام لە چاپخانەی وەزارەت نا لە چاپخانەکانی دەرەوە چکە چاپخانەکانی وەزارەت تێچوو زیاترە لە چاپخانەکانی هۆکارەکەی چیەوە؟ هۆکارەکەی ئەوەیە کە دەبێ ئەو کەرستانە لە دەرەوە بکڕێتن ئەوە نییە بابرێن بەبێ گومرجی بێت و حکوومەت خۆی هاوردەی بکە و بیهێنێ و تێچوو تێنەچێتن دووش دەبێت پاداشتی کرێکارەکان بدەی عیبرە پێویستەکانە ئەوەی مەکاین و چاپخانە دەوێت هەندێک جاران لە کار دەکەوێت دەبێت چا بکرێتەوە مامۆستا شێروان ئێستا ئێمە باسی نرخ و کوالەتیمان کرد پێشتر پێش بچێن ناو ئەو بابەتە بە وردی ئەمەوێت پرسیاری کوالەتی ئەو چاپخانانەی کە حکوومەت خاوەنداریانەکە ئێستا ئەگە گریمانەوە حکوومەت کاغەز و حبر و کرێکاری بۆ دابین کرد ئامێری چاپکردنەکە ئێستا کوالەتیەکەی لە ئاستێکایە بتوانێت منافەسی ئەو بازاڕە بکە کە ئێستا هەیە بەتاکید تەکنۆلۆژیا بەردەوام بەرەو پێش دەچێت ساڵ بە ساڵ بەرهەمی باشتر و مەکائینی باشتر دێتە ئاراوە و حکوومەت پێم وایە ئەو ئێستا ئەو بابرین کەرستانی ئێمە کاری پێ دەکەین ئەو چاپخانە ئێمە کاری پێ دەکەین
پێم وایە لە ساڵی 2005 و 6 ئەوانە هاتووە کڕاوە ئێستا ساڵی چەندە 2024 بە تاکید ئێستا مەکائینی پێشکەوتوتر هاتیە چاپخانەی پێشکەوتوتر هاتیە ئەوەی ئێمە ناتوانانی منافەسەی بازار بکە بەڵام دەشتوانێت هاوکار و پشتیوان بێ بۆ بەشێکی زۆر لەو نووسەرەکان یعنی دەتوانانی کوالیتێکی مامناوەندی هەیە نارێن کوالیتەکەی زۆر لە دواوەیە و ناشرێن زۆر پێشکەوتووە بەڵام کوالیتەکەی مامناوەندیە و ئەگە بمانەیە کوالیتەکەی پێشکەوتوبی بە تاکی دەبی مەکائینی باشتر بینی زۆر باش مامۆستا ئەگەڕێنەوە گفتوگوی زیاترەکەین سە پەیامێرمان ئامادەی باوەری گرین